سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش هاتوینە تا شاری لیفکۆشە لە وڵاتی قوبڕوس لە کوردستانەوە دەنگۆ و گومان و قسەی جۆرا جۆر بڵاو دەکرێتەوە لەسەر ئاست و توانستی زانستی بەشێک لە زانکۆکانی ئەم وڵاتە ئەو ترێ داسانکاری بۆ خوێندکارەکرێ ئاستی زانستی وەک پێویست نییە دەمەوێت بە چاوی خۆم ڕاستیەکان ببینم و بنکۆڵی ئەم بابەتە بکەین کە بزانین ئایا بەڕاستی دۆخی خوێندن لە وڵاتە چۆنە ئایا ئاسانکاری بۆ تەلە بۆ خوێندکار و بەرپرسانی کورد دەکرێ کە دێنە ئەم وڵاتە و زانکۆکانی ئەم وڵاتە لەم بنکۆڵکاریەدا لە قوبڕوسەوە لەگەڵمان بن. زانکۆی نێرێست یەکێکە لە زانکۆ دانپیانراوەکان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا زیاتر لە 32,000 خوێندکاری هەیە. ڕیزبەندەکەی لە سەراستی جیهان لە ڕیزبەندی خوار 2000دایە و بە پێی مەرجی هەرێمی کوردستان گونجاوە بۆ ناردنی خوێندکار بۆ ئەوەی لەو زانکۆیە بخوێنن. لێرە پێشمەرجی خوێندن لە پرۆگرامی ئینگلیزی تاقیکردنەوەی توانستی زمانە کە هەندێک خوێندکار پێش دەستپێکردنی کۆرساتی ئەکادیمی خولی 3 مانگی و 6 مانگی زمانیان بینیوە دواتریش بەشێکیان هەش بۆ دەوانیان وەرگرتووە. هەر کەسێکیش نمرەی نەگەیشت بێت بە 80 لە 100 واتە ئەگەر CGPA لە 3 کەمتر بێت ناتوانێت ماستەرنامە یان تێزی دکتۆراکەی بنووسێ. سەرڕای هەموو ئەوانەش مەرجی قبولکردنی تێزی دکتۆرا لەو زانکۆیە بڵاوکردنەوەیەتی لە گۆڤارەکانی SSCI. لە ماوەی ڕابردوو دەنگۆیەکی زۆر لەسەر ئەم زانکۆیە بڵاوکرایەوە کە دەوترا خوێندن لێرە کلاواتە و جدی نییە. گوایە ژمارەیەک پەرلەمانتار و بەرپرسی حکومی و حیزبی لە هەردوو زانکۆی نێرئێست و MEU لە قوبڕوس بۆ ماستەر و دکتۆرا دەخوێنن بەڵام داوام ناکەن. ڕێکخەری بەشە عەرەبیەکانی ئەم زانکۆیە کە کوردێکی خەڵکی قەزای زاخۆیە ماوەی زیاتر لە 7 ساڵە لەم وڵاتە دەمێنێتەوە زانیاری لەبارەی دەنگۆکان و داوامکردنی بەشێک لە بەرپرسانی کورد کە لەو زانکۆیە دەخوێنن دەخاتە ڕوو. ئێرە کتێبخانەی گەورەی زانکۆی نێرئێستا ئەوەی لە پشتی ئێمە دەیبینن بریتە لەو ڕیسالانەی لەو نامانەی ماستەر و دکتۆرا کە خوێندکاران لێرە دوای تاواکردنیان لە کتێبخانە دایئەنێن تۆ بەرپرسی خوێندنی بەشە عەرەبیەکانی وانە ڕێکخەریە بەشانیت. من معلوماتە بەدەستگەیشتووە نامی ماستەر بە ئینگلیزیە نامەی ماستەر بە ئینگلیزیە لە بەشی عەرەبی باشە و دواتر وانە وتراوە تۆ بە کوردی مامۆستا هەبووە بە کوردی وانی وتۆتەوە لە بەشی عەرەبیە ئەژوترە ڕیسالە بە ئینگلیزی نووسراوە ئەمەم بۆ ڕوونکەرەوە کاک یەکەم شت ئەوە بوو وەڵامی تو ئەوە بەش قوتابیەکی خۆمانە ئەحمەد حکمەت تەوفیق لە بەشی عەلاقاتی دەولی بە عەرەبی بڵێن بەشێکی عەرەبیە ڕیسالەی خۆی نووسیوە دەتوانی ببینی هەموو ئەم ئەو شوونەکانی ئەلمی تەواوی دروستی کردووە لێرە و هەموو بە عەرەبیش نووسیوە. بەڵێ ئەوە پرۆسێسەرەکەی لێرە دروستی کردووە چون ئەوە تەزدیق بکات لێرە ینی بۆ باوەریان پێ بکەن لێرە ئەوە هەموو ئیشەکانی خۆی دروستکە ئەگەر ئەوانش ئەوە بکەی لێرە بە عەرەبیش نووسیوە. فۆرماتێکمان هەیە لە زانکۆ دەبێ ئەگەر زبانی تورکیش بێتیش ئەگەر عەرەبیش بێت دەبێت هەر یان بە عەرەبی و عەرەبی و تورکی بنووسی. لە مۆبایلی جەنابەت وێنەی ئەو بەرپرسانەی کە باسییان نەکرێن نەهاتوون هەیە لە کاتی تاقیکردنەوە فەرموو پیشانمان بە من باسی بەرپرس و ئەوانە ناکەم من باسی هەموو قوتابیەکان هەموو قوتابیەکان سەر ئەوان بۆ پێی ینی ئیشەکەیان پەیوەندی بە ڕای عام و خەڵکەوە هەیە تۆ وێنەما پیشان بکە ئەوان لێرە بەڵێ باشە فەرموو هەر شەرحیشی بکە بزانە یەکێک لە ئەزمموی ئێمەی وا بزانم زۆر ئەوەم نییە زۆر ئەوەم نییە لە بیرم نییە چەندە بە خۆی سەداسەد بەس ئەوە یەکێک لە ئەزمموی ئێمەی هەمووان هەموو قوتابیەک بەرپرسەکان هەمووان ئیشی حکومیان ڕاست نییە هیچ بەرپرسێکی حکومی پەرلەمانتاری هاتبن لێرە
کارەسانیان بۆ کرابێت تەنها مەرحەبایەکیان کردبێت دوای ئێوە بۆ خۆی ڕسالەیەکی بەنێبووی بنووسن ئەو شتە مەحاڵە لێرە بەڵام تا چەنە ئاساییە ئەو پەرلەمانتارە و یەک لێرە خوێندکاری ماستەرای خوێندکاری دکتۆرایە لە هەمان کاتە ئەوە من لەسەر ئەوە ناتوانم هیچ پێ تۆ بڵێم. نزیکەی 1500 خوێندکاری کورد ئێستا لە زانکۆی نێرێز دەخوێنن. بەشێک لە مامۆستاکانی زانکۆکەش کوردن. لە سەدانەوە تو هەشتی خوێندکارەکانی بەشی یاسا و پەیوەندیە نەودوڵەتیەکان کوردی باشووری کوردستانن کە ژمارەیان نزیکەی 140 قوتابیە. خوێندن لەو بەشانە بە زمانی عەرەبیە. ئەم بەشە ماوەیەکی زۆر نییە کراوەتەوە. هەرچەندە دەوترێت بەشێک لە قوتابیەکان زمانی عەرەبی نازانن. پروپاگەندەکەش لەسەر کردنەوەی ماستەر بوو بە زمانی عەرەبی. باشە ئەوان لێرە ئەو مامۆستایانە خۆیان لێرە مامۆستان و کە لە مانگێکا یەک هەفتە داوامەکەن هەرخواان ئەو پروپاگەندانیان بڵاو کردو کە خوێندن لێرە کلاواتە کە خۆیان یەکێکن لە هۆکارەکان کە لێرە ناخوێنێ بەس بۆ امتحانیت بەڵێ بەڵێ بەتەکیید شتی وا هەیە و بینیومانە و ئەکرێ حکوومەت بەرپرسن بەتەکیید بەرپرسن ئەکیید بەرپرس و کەسی ناو حیزبن و مەفروضە حکوومەت بە جۆرێک لێپرسینەوەیان لەگەڵا بکات چۆن نۆمانگیان بۆ هەموو تەلەبەیەکی ماستەر داناوە لەگەڵ ئەوانیش هەمان ڕێ و شوێن بگرنە بەر و یەکسانکردنی بڕوانامەکانیان بۆ نەکەن هەتا ئەو نۆمانە وجودیان نەبێ لێرە و هەمووانیش ئەزانین قوبروس جزیرەیەکە ناتوانرێ بە ڕێگەی قاچاق و بە چەند شێوازێکی تر بگەنە ئێرە بۆیە بوونیان لێرە وجودیان لێرە پێویستە بەڕای من چۆن مامەڵە لەگەڵ ئێمە ئەکەن لە بەشە ئینگلیزیەکە مەفروزە بە هەمان شێوە نەک ئەوەی کە لە کۆتاییدا لە دوای گەڕانەوەمان ئەو هەموو ئاستەنگیکێتە بەردەممان سەرڕای ئەو هەموو ئاستەنگی لێرە هەمانە هیوادارم حکوومەت بتوانێت ئەو ئاستەنگیانە کەم بکاتەوە. تەسەنە ئازاری تۆ یام قسانە بەڕاست بەخوا زۆر پێمان ناخۆش بوو حتمان ئەو قسانەی کرایان بوون زۆر دوورن لە ڕاستیە لەبەرەوەی زانکۆکە زانکۆیەکی زۆر دوور لە ڕاستیەوە یان شتێک نزیکی هەیە بەخوای ئەوەی ئەمە دەیبینین لە بەشەکانی خۆمانە زۆر دوورە لەو ڕاستی یعنی با بڵێن ئەوەی باس کرایەوە نییە لە بەشەکەی تو هیچ خوێندکارێک نییە کارەسانی بۆ بکرێت یان دەوام بکات نەخێر بە هیچ شێوەیەکەوە نییە هەموو ئەو قوتابیانەی هاتیینە التزامیان بە داوامەکە کردیە و ئەوەی ئەمە دەیانبینە قوتابی یعنی نەک بەلێن ئەوانەی کوردستان ئەوانەی وڵاتەکانی دیکەش هەمووی بە یەک چاو تەمەشا دەکرێن لەگەر قوتابیە تورکەکان و لەگەر قوتابیە قوبڕسیەکانیش. بەشێک لەو خوێندکارە کوردانەی لێرەن دەڵێن وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان ئاستەنگی زۆر و مەرجی قورسی بۆ خوێندنی ماستەر و دکتۆرا لە کوردستان داناوە بۆیە خوێندکارەکان بە ناچاری دەچنە دەرەوە بۆ ئەوەی خوێندنی باڵا بخوێنن. وەزارەتە خوێندنی باڵا هەرێما کوردستانê بەرە وان قوتابێت و حەزا خواندن ماستەری هەبیت و دکتۆرای زەحمەت گیریە و ئەوە بوو مایە چەندین ساڵە دەرگەه ماستەر و دکتۆرای گرتینە قوتابی حەزا خواندن هەبێت بێگومان سەحت کەتە ڕێگەکێ یەکیشوان زانکوێت و نزیکی وڵاتێمە و سەر ئاسی جیهانێ یعنی بێگەیە خۆ هەبیتن ناوێ خۆ هەبیتن کە ڕانکینگاوی دەرەجەگا باش بیتن و وەزارەتە هەرێما کوردستانی خوێندنی باڵا یعنی دانپێدان بێ زانکۆیە کرد بیت مەخۆ یعنی دیت کەف زانکۆ باشترین زانکۆیان بێنێ. کرێی ساڵانەی خوێندنی ئەو قوتابیە کوردانەی لە وڵاتە دەخوێنن و ژمارەیان لە 1500 خوێندکاری کورد زیاترە نزیکەی 6 ملیۆن یۆرۆ دەبێت. لە کاتێکدا زۆربەی ئەو بەشانە لە کوردستان هەن. ئێرەیەکێکە لە شەقامە سەرکیەکانی شاری لیفکۆشەی پایتەختی کۆماری قوبروسی تورکی. قومارخانەکان لێرە ژمارەیان زۆر و بەرچاوە بەشە و بە ڕۆژکراون. دەوترێت بەشێک لە قوتابیەکان پارەیەکی زۆر لە قوماردا دەدۆڕێنن لە خوێندنەکەشیاندا سەرکەوتو نابن هەرچەندە بەپێی یاسان نابێ قوتابی و فەرمانبەری دەوڵەتی بچێتە ئەو شوێنانە. لە ماوەی ڕابردووش چەندین قوتابی لە قومارخانەکان لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراون. دەنگۆیکی تر لە کوردستان زۆر باسەکرێ بەشێک لە خوێندکارانی کوردیان لێرە قومارەکەن ناو هەبووە خوێندکار هەبووە ڕەوانەی هەرێمی کوردستان کراوەتەوە توانە کاکە ئەگەر ئەمە نەڕاتەوە هەرچی پارە هەیە سەرفیەکان بە 7 دەفتەر بە 8 دەفتەر بە 10 دەفتەر بەڵگە هەیە بوو خوێندکاریەت لێرە خەریکی قومارکردنە بەشێک لە خوێندکار هەڵبەتە بەڵێ بەشێکیان نیش ئەویش بڵێن 110
ئەگەر قوتابیشە بێت بەس ئەوە شتێکی دیکەش لە قوبرس هەیە مەسەن ئەو قوتابیانی دەچنە قۆماریش دەکەن ئەگەر پۆلیس لەوێ ببینی ئەگەر پۆلیس لەوێ ببینێت احتیمالی هەیە دەری بکەن لێرەش ئەوانی دەچنیش بە قەچاغیان ئەچن خوێنکار هەبوون نردی بێتانەوە بەڵێ قوتابیم هەیە ناردوومە لەبەر ئەو سەبەبە لەبەروی خۆمانی کردو پارێ زۆری دۆڕاندووە باڵێ 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 خوێندنەکەی تاوا نەکردو باڵێ مەسەری ڕیسالە نووسین بە پارە پەیپەر نووسین بە پارە ئەوتری هەندێک لەو کەسانە کە ڕەشپێستەکانی ئێرەن باسەکرێت بە پارە نامەی ماستەرە نووسن پەیپەرە نووسن ڕۆژانە ئەوە چۆنە؟ ئەو شتە بەڵگێژ هەبووە بەڵگە ئەگەر بەڵگەیان هەبێت بابین من ینی ئەوە بێت ئەڵێم ئەوە مەسەلەن ڕێساالایەکی شتێکی بنمونە بەڵێ ئەوەنە بە خۆت ئەبینی ئەو تەزدیقانە ئەمما مستوانە هەمویان پرۆفیسۆر ئەگەر تو ئەوەت نەنووسی بێت مەسەلەن ئەحمەد ئەوی پێش ئێستا باسم کرد ئەحمەد ئەو کاتی ئەحمەد ژووری خۆی تەواو کردو من نەخشەی بەحسی خۆی تەواو کردووە چووە مەسەلەن کن مامۆستا مەسئولی ئینستیتوتیۆکە مەسئولی ئینستیتوتیۆکە زۆر پرسیاری لێ کردووە لەو بوارەدا بزانانی خۆیان خۆی نووسیوتی بەڵێ بەڵێ ئەو شتە هەیە ینی ئەگەر یەکێک بوو توش بنووسرێت ئەو شتانە ئەگەر معلومات لەسەر نەبێت تەزدیقی ناکەن تەزدیقکردنی زۆر زەحمەتە کەسێ بەڵگەیەکی لای بخاتە ڕوو گروپی هاوپشتی خوێنکاران کە ماوەی زیاتر لە ساڵێکە لەلایەن کۆمەڵێک خوێنکاری خوێندنی باڵای ماستەر و دکتۆراوە لە وڵاتی قوبروسی تورکیدا مەزراوە تاکو ئێستا چەندین چالاکی زانستی و کۆمەڵایەتیان هەبووە لە ناوەڕاستی ئەم ساڵ و لەیەکی 6 2009 بەرگری نامەیەکیان بڵاو کردەوە نووسی ویانە ئەوەی نیگەرانی ئەوانی قوڵ کردوتەوە لێدوانە لێکدژەکانی وەزارەتی خوێندنی باڵایە لە کاتێکدا سەرەتا هیچ فلتەرێک بۆ چوونە دەرەوەی خوێنکار دانانێن و ڕێگەیان پێدەدەن بەڵام دواتر هەمووان وەکو یەک مامەڵیان لەگەڵ دەکرێت هەر بەرپرسە و بە پێی مەیلی خۆی ناوبانگی زانکۆکانی دەرەوە دەسڕێنن لە کاتێکدا زانکۆی نێرێست لە لیستی زانکۆ دانپیانراوەکانی وەزارەتدایە و ساڵانە با سکۆلەرشیپ خوێنکار ڕەوانەی وڵاتە دەکرێت. ئێوە بەرگرینامە یەکتان بڵاو کرد ئەکە باسی ئێوە بەرگرینامێن بۆ بکەیت بۆچی بەرگری لە خۆتانەکەن؟ وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئێمە نزیکی 100 قوتابیە بووین لێرە ماستەر و دکتۆرا بەرگرینامێکمان دەرکرد بەرگرینامە ناوی بەخۆیەتی بەرگریمان لە خۆمان کرد دیفاعمان لە خۆمان کرد لە پای ئەو پروپاگەندانی کە لەبارەی خوێندن لە زانکۆکە و هەروەها زانکۆکە بە شێوازێکی گشتی بڵاو بووبەوە کە گوای خوێندن لێرە کلاواتەوە و ئاسانکاریە کرێ و بە پارە هەموو شتەکرێ من خۆم کە لێرە قوتابی ماستەرم نەخێر هیچ شتێکی وانە بگرە نیزام و سیستمی ئەم زانکوانە لە چاوپێی زانکۆکانی کوردستاندا زۆر جدیتر و زۆر قایمتر و زۆر باشترا ئێمە کە ستاف و یاخود قوتابیانی بەشی زمانی ئینگلیزین بە 3-4 فلتەری باشە تێپەڕوین هەتا گەشتوونەتە و ئاستا لە وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان گلەییان لەم زانکۆیە هەبوو چۆن ئەڵێ بە پێرفێکتی نازانن لێرامە بەسمان ئەوەیە کە تۆ ئەم زانکۆیت لا مەرغوب نیە و پێت باش نییە بۆچی من ئەنێریت یاخود ئێمە بۆچی باوەڕ پێکراوە بەڵێ باوەڕ پێکراوە بەڵێ خۆی باوەڕ پێکراوە ئێمە پێشەوەی بینە ئێرە بڕوانامەی کولیەمان دەبینەوە وەزارەتی خوێندنی باڵا لێوێ مۆرێکی لێن کە لە ژووری 50 بەشی یەکسانکردنی بڕوانامە من ئەڵێم کاکە ئەچم بۆ ئەم زانکۆیە معتەری فاڵێ بەڵێ ڕاستیم تۆ بچیتە ئەو زانکۆیە بەڵام هەندێ هاوڕێمان هەیە دوای ئەوەی خوێندنیان تەواکرۆ ڕۆشتونەتەوە لێ با زۆر لە ڕۆتینیاتی ناو وەزارەتی خوێندنی باڵا ئەکەن بەڕاستی زۆر زەحمەت ئەکێشن هەتاکو و یەکسانکردنی بڕوانامەیان بۆ ئەکرێتەوانێ من خۆم بە ناوی خۆمڵم گلەیشم لەمە هەیە کاکاروا من وەکو کچێک وەکو یعنی تاکێکی کوردی لەسەر پارەی خۆم بە ئیمکانێتی خۆم هاتووم لێرە ئەخوێنم ئەم شەهادەیەم بۆ چییە؟ ئەی بەمە بۆ کوردستان خزمەتی پێ بکەم وەزارەتی خوێندنی باڵا چەند دێڕێکە یەکەم جار تۆ باوەڕت بە زانکۆکە کردو بۆچی گلەی لێ باوەڕ پێکراوە لای گلەی لەکەی دووەم جار پێ دوایە ئاسی زانستی باش نییە بەڵام خۆشت نایی بە وردی تاقیب بکەیت وایە؟ بەڵێ حتمما پێم وابێ ئەگەر هەڵە نەبم هەندێک لە بەرپرسانی وەزارەتی خوێندنی باڵا بڕوانامەیان لەم زانکۆیە بەدەستێنەوە هاتوومەتە سەرۆکایەتی زانکۆی نێرێست لێرە سەرەتا ئەو ئۆتۆمبیلە سەرنجی ڕاکێشاین کە دروستکراوی بەشی داهێنانی زانکۆکەیە هەرەوەندەیش نییە لێرە خولیای کۆکردنەوەی تەواوی ئۆتۆمبیلە مۆدل نوێ و کۆنە بەناوبانگەکانی کۆمپانیا بەناوبانگەکانی جیهان
خولیای سەرۆکی زانکۆکەی و بە بڕی چەندین ملیۆن دۆلار لێرە ئۆتۆمبیل هەڵگیراوە. دکتۆر تۆمار جێگیری سەرۆکی زانکۆیە و نیگەرانی ئەو دەنگۆیانەیە کە بۆ زانکۆکەی دروست کراوە لە کوردستانەوە. لە وەڵامی دەنگۆکاندا دەڵێت هەر خوێنکارێکی کورد بۆ خوێندنی دکتۆرا سەردانیان بکات لە 150 داشکاندنیان بۆ دەکەن. منەوێ بپرسم لە ماوەی ڕابردوو ئەو دەنگۆیانی کە بڵاو کراوە لە کوردستان سەبارە بە زانکۆی ئێوە تا چەند ئاگاداری ئەو دەنگۆیانە بوون کە باسی مستەوای زانکۆ ئەکرا و تا چەنە ئێوەی نیگەران کرد. Bazı dedikodular olduğunu biz de duyduk. İlk etapta tabii ki bu bizi biraz... بەڵێ بێگومان بەو شێوەیە کە باسی زانکۆی ئێمەکرا بۆ ئێمە زۆر ناخۆش. پاشان وەفدی وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان هاتوو پێکەوە دانیشتین. ئەوانیش تێگەیشتن کە دەنگۆکان ڕاست نین. جارێکی تریش ئەوان مەرج و ڕێنمایی خۆیان بە ئێمە گوت و بەوەش خۆشحاڵ بووین. هەر بۆیە ئەوەی گوترا تەنها قسەی خەڵک بوو نەکڕاستی. Ve kendileri burada bunun tamamıyla bir dedikodu olduğunu, bazı yanlış anlaşılmalar olduğunu. بەشی قانونی عەرەبی لێرە ئیداری دیار نییە، ینی شوێنێکی نییە چۆن ئەکرێ بەشێک بکرێتەوە و ئیداریاتی دیار نەبێت کێ چۆن سەردانیان بکرێ. ئەمە گرفتێکی گەورە نییە بەڕاستی. Hukuk, özellikle hukuk. Onun dışındaki bölümlerde yok. بەڵێ یاسای خوێندنی باڵای تورکیا ڕێگە بەوە دەدات و پێویستی نییە خوێندکار بێت و ئامادەی وانە خوێندن بێت، بەڵکو تەنها تاقیکردنەوەکان دەکات. وەکو مژدەیەکیش بۆ پرۆگرامی دکتۆرا لە 150 داشکاندنیان بۆ دەکەم. ئەو مژدەیەش بۆ هەموو خوێندکاری Özel bir indirim yaptık. Başvursunlar, memnun olacaklardır. لە پێشتریش دکتۆر محەممەد ئەحسان کە وەزیری پێشووتری مافی مرۆڤی حکوومەتی هەرێم بووە وەک مامۆستای خۆبەخش لەو زانکۆیە وانەی داوەتەوە بە خوێنکاران خوێندنی زانکۆکەی بە کلاوات ناوبرد. دوای ئەو قسانە پەیوەندی نێوان زانکۆکە و ئەو مامۆسایە بە تەواوی تێکچوو. ئەو بە پرۆگرامی بنکۆڵی ڕاگەیاند ئەگەر زانکۆکە بەشێک لە کەم تەرخەمی بەر بکەوێ ئەوە بەشێکی دیکەی بۆ بێتوانایی خوێنکاری کورد و نەزانینی زمان دەگەڕێتەوە، بۆیە پێیوتراوە خوێندن تێیدا کلاواتە. ڕاوێژ هەڵگری بڕوانامەی ماستەرە لە بواری ڕاگەاندن بە زمانی ئینگلیزی لە زانکۆی گێرنە لە وڵاتی قۆبڕوس کە لە ئێستادا ئەو زانکۆیە لە ڕیزبەندی زانکۆ باوەڕپێکراوەکان نییە لە لای حکوومەتی هەرێمی کوردستانەوە. ئەوەش مایەی سەرسوڕمانی ئەم دەرچووی زانکۆکەیە. ئەو زۆرێک لە ڕاستیەکان لەبارەی وەرگرتنی پارە بۆ نووسینی بڕوانەمەی ماستەر و تێزی دکتۆرا دەخەتە ڕوو نایشارێتەوە. خوێنکارە پاکستانی و نوێزیریەکان ڕۆڵی باڵایان هەیە لەو کارەدا. قبرس موضوعی خوێندنی کردووەتە سەرچاوێکی دارایی بۆ خۆی، چونکە ئێستا زۆرێک لە خوێندن لە خوێندکاران لە هەموو وڵاتانی جیهانەوە ئەچنە ناوی کامە هەم پارەیە هەمیش جوڵەیە لەو دوورگە بچووکە دروستیەکە، بۆیە کە تۆ لەم تەلەبە نەهات بۆ زانکۆکەت لە ڕووی داراییەوە زانکۆکە ڕەنگە بشکێ بۆیە چیەکەن ئاسان هەندێجا ئاسانکاریەکەن بە تایبەتی بۆ تەلەبەی نێودەوڵەتی. ئاسانکاریەکە چۆنە؟ بۆ نمونە تەلەبەیەک بەحسێکی کردووە بەحسێکی ماستەر 150 لاپەڕە بە ئینگلیزیێکی مەزبوط نووسراوە لە کاتێک ئەم تەلەبەیە ڕەنگە هەر بە قسەکردن نابزانی کە توانای ئەو نووسینی ئەو بەحسەی نییە، بەڵام لە توێژینەوەکە زۆربیان بۆیانە نووسرێ یا بۆیانە نووسرێتیانەوە تا مەسەڵ ڕەنگە بەڵێ بە پارە ئەیدەن بە خەڵک خۆی یەک کێشەی ژێبن لێرە حەزەکەم باسی کەم کاروانش. کەوتمانە بەحسە کاتێک ڕەنگە بە پارە بکرێ بۆ منە کەسێکی نێجیری بۆت بکیان پاکستانی بۆت بکە بزات من بستمەوەی ئەو کەسانی کە بەحسە نووسنەوەی کە پەیپەری ڕۆژانە نووسن باشە ئەوانە چێن و تۆ چیت بینی و ڕاشکەوانە پێم بڵێ. کەسی ئاساین نوێشتە لە بێ لێ بەڵامەوە ئینگلیزەکەی باشە بۆ نمونە ئەجیریەک خۆی لە هەڵ لە وڵاتەکە بە ئینگلیزی لە مناڵیەوە چۆن لە زمانی ڕسمی ئینگلیزیە ئەو کێشەی زمانی نییە کێشەی نووسینی نییە بۆیە ئەوە توانێت بۆت بکە ینی پارە ئەدەیت بەسەر ئەمە کەوێتەوە کوتم سەر هەندێک ڕەنگە تەلەبە بەم شێوازە چووکە دوای چاودێر نییە لەسەری کە چاودێر نەبوو شتەکەتی ئەپەڕەکە ئێتی ژۆ هەرێمی کوردستان ئاینەشت کێشە دروستە بێتەوە چونکە خۆ ئەمە توانێت لە هەرێمی کوردستانە کۆنتترۆل بکرێت. ئەم دیارتی قمارکردن و قماربازی بە تایبەتی بۆ خوێنکارێکە چۆ بخوێنێت چۆنە؟ تۆ
لە قوبڕۆس ئەوکوتم داژ ئاواژم پێدانی هینیان لەسەر دوو لایەنە لایانی گەشتیاری و لایانی گەشتیاری بە هەموو لایەنەکە و بە تایبەتی تریش قمار یعنی لە قوبڕوسی بە تایبەتی تر قوبڕوسی باکوور کە بەشی تورکیا ئەسە بۆ لە تورکیا قمارخانەشت هەمووی مەمنوع هەمووی هێنراوەتایە بۆیە کە تۆ ئەچی تاوێ ڕێژێکی زۆر قمارخانەی تیا بەڵام بەش چوونە ناو قمارخانە نەچوونە ناو قمارخانە ئەترکەوێتەوە سەر خوێندکارەکە هەندێک خوێندکارەیە هەر ناچێت هەندێکی بەردڵاوە وەکو دیارە بەشێکی زۆر لە خەڵکی یعنی ئەچن یعنی چونکە خۆی لە ئەسڵا بەپی قانون لە وڵاتە هەر ئەسڵ نابێت قمارخانە ڕێگە با خوێندکار بچێتە ناوی بەڵام قمارخانەکان گوێی پێ نادەن یعنی تەنانەت من بستومە کە هەندێک جار لیژنە هاتووە کەسەر خوێندکارەکانیان بردۆتە قاتی خوارەوە تا لیژنە سەینەکە ڕۆشتۆ و هاتوونەوە یعنی قمارخانەکان کێچکە لەبەرەوەی بەشێکی زۆری سەردانکارانیان کە خوێندکار بێ بۆیە خوێندکار تەمان بە هەمووی نە خوێندکاری کورد لەبەرەوەی لێ وەکوتم خوێندکاری 70 دەوڵەتی تایە هەمووشی ینی ئەچێ بەڵام بەڵێ قمارخانە لەوێ زۆر زانکۆکانی دەرەوە دەبێت لە ڕیزبەندی خوارد و هەزاری جیهانی بن بۆ ئەوەی لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بڕوایان پێ بکرێ لە کاتێکدا زانکۆکانی سەلاحەدین و سلەیمانی لە ڕیزبەندی سەر و 6,000 پلەی ڕیزبەندی جیهانین ئەم بەڕێوەبەرەی نێردراوان لە وەزارەتە دەڵێت وەرزی خوێندنی پێشوو هیچ خوێندکارێکیان نەناردووە بۆ قوبڕوس بۆ ئەوەی خۆیان چاک بکەن و بە خۆیاندا بچنەوە وەڵامی فەرمی دەنگۆکانیشیان پێ بدەنەوە ئێمە لێرەدا لە وەزارەتی خوێندنی باڵاش دەپرسین ئایا لە سیمینارێکی 15 خولەکیدا کە پاش گەڕانەوەی قوتابی لە خوێندن لەم وەزارەتە بۆی ڕێکدەخرێ چۆن ئەوە دەردەکەوێت کە ئاستی زانستی و دروستی بڕوانامەکەی ئەو قوتابیە چۆنە و چۆن نووسیویەتی بڕوانامی ماستەر و دکتۆرا ئەو نۆمانگەش لە دەرەوە نەبووە بڕوانامەکەیشی یەکسان کراوە باوەڕی پێکراوە ئەمانە هەبوو بالضبط بۆچی دکتۆرا بالضبط وایە بەنسبەتی ئەو حاڵەتانی تقریبا 200 حالەت بۆ ئەمە ڕامانگرت بوو لە وەزارەت یعنی وی لێ هات کە خەڵکانێک تو لە فکرت نەچیتنەوە حاڵەتان هەبوو کە مەرجەکانی تیان هەبوو مەرجەکانی مانەوەی نەک ئەکادمیکیان تەواو بوو یعنی لە ناحیەی ئەکادمی لە ناحەیە کە یونت وەریان گرتێ تەواو بوو بەس مودەی مانەوەیان کەمتر بوو لەوەی کە ئەمە داوامان کردێ ئەمە لێرە لژنەیەک لە وەزارەت تشکیل کرا ئەو لژنەیە گوتمان هەر تەلەبەیەک هەر کەسێک کە ئەوانەی کە تەخەڕوجیان کردێ ئەگەر مودەی مانەوەیان کەمتر بیتن دەبی دوو بابلين بحث نشر بكاتن لا أو مجلاتي كبخومان تحديد دكين لا بريو برياتي اشتي تويجن أو بريبيلان طبعا أو دو بحث يكشيان لدروي ولات بي يكشيان لنا ولات بيتن طبعا أجر هالطلبة بتواني دو بحث نشر كبوشي ويا بو كواليتي يعني معناه ويا مستواي إذا قبرص بيستم بون سكولرشيب بو بينت بون من مقعدي دراسي بو خوينكاري كل ري وزارتي خويني بالاو بەڵام ساڵی ڕابردوو هیچ خوێنکارێک نەنێراوە لە کاتێکاتان توانی پێنج خوێنکار بنێرن لە قوبڕۆس بخوێنن ئەوە بۆ بەڕاستی ململانی حیزبیە یان چی لە بۆ چاکەمنا لای حزبی علاقی پێدانیە دە کورسی بوو باشە ئەمە دە کورسیە دەنێرین لە حاڵەتێک یعنی لەگەرەوەیان قسەمان کرد گوتمان خۆتان چاک دەکەن ئەوە ئینزاری نهائیە لە بۆتان کە ئەو کورسانی کە دەدەنە تەڵەبەکان نە ئینتەنسیڤ کۆرس بیتن ناوی بنووسی بچیتن بۆچی خوێنکارتان لەبەرەوەی گلەیتان لە توانای زانستی ئەوان هەبوو؟ ئەمە دەمانەوێت بەعزە داواکاریمان هەیە لێیان گوتمان ناکرێتن با بڵێن کۆرسێکیان با بڵێن سەفەت تایبەت لە بۆ تەڵەبەکانی کوردیان ئەوانی با بڵێن لە دەوڵەتەکانی عەرەبی دێن بەتەنها لەوان بکەن. خوێندن بەبێ وەرگرتنی مۆڵەتی فەرمی و بوونی پۆلی تایبەت بە خوێندکاری کورد و کاراسانیکردن بۆیان وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانی ناچار کردووە داوای لیستی ناوی خوێندکارانی کورد بکات کە لە قوبڕوس دەخوێنن. ئێمە سەردانی زانکۆکانی قوبڕوسمان کردووە و لە نزیکەوە با بڵێن ئینفراستراکچەری زانکۆکان لە ڕووی تاقیگە و لە ڕووی هۆڵی خوێندن و لە ڕووی کەرستەکانی خوێندنمان بینیوە وەکو ئینفراستراکچەر زانکۆکان تا ئاستێکی باش زۆر باشن ئێمە وەکو لیان ڕازی بووینە لەو ڕۆوە بەڵام ئێمە بۆ ئەوەی کە زانکۆکانی دەرەوەی وڵات بە شێوەیەکی گشتی کە لە زمنی لیستی زانکۆ باوەڕپێکراوەکانی هەرێمی کوردستانە بن بە شێوەیەکی گشتی مەبدەئێکمان هەیە با بڵێن ڕێنمایەکمان هەیە ئەویش ئەوەیە کە هەموو ئەو زانکۆیانەی ڕانکی نێودەوڵەتیان بە پێی وێب ئۆمەتریکس و بە پێی ڕانکەکانی ترەوە لە خوار 2000ەوەیە
ئێمە ئەو زانکۆیانە ئەخەینە لیستی خۆمان بۆیە ئەو زانکۆیانەی قۆبرسیشکار ڕانکەکەیان لە ناو لیستی ئێمە ینی ئەوانەی کە لە خوار 2000ەوەن لە ناو لیستی ئێمن بۆیە بەشێک لە زانکۆکانی قوبر لە ناو لیستی ئێمەدان و لەگەڵ ئەوەش ئێمە هیچ ساڵێک نییە بۆ جارێک بۆ دوو جار وەفدمان نەچێ بۆ زانکۆکانی قوبر سەردانیان نەکە لە نزیکەوە لەگەڵیاندا ئەنیشێن تێڕوانینی وەزارەتمان پێوتون کە ئێمە بەردەوام بابێن چاودێری کواڵەتی دەرچووەکانی خۆمانەکەین. هەموو ساڵێک دە کورسی خوێندنی بێبەرامبەر سکۆلەرشیپ لەلایەن زانکۆکانی وڵاتی قوبروسەوە بە وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان دیاری دەکرێت. بەڵام ئەوترێ سەرنجەکانی بەرپرسانی وەزارەتی خوێندنی باڵا لەسەر ئەو زانکۆیانی وڵاتەکە متمانەی خوێندکاری کوردی لاواز کردووە بۆ ئەوەی بۆ خوێندنی باڵا ڕووکاتە وڵاتە بە تایبەتە و قوتابیانەی لە ڕێگەی حکوومەتەوە داڕۆنە دەرەوەی وڵات بۆ خوێندن. لە کۆتایی ئەم پرۆگرامە ئەوە ڕوون بوویەوە خوێندن لە وڵاتانی دەرەوەی هەرێمی کوردستان هاوشێوەی خوێندنی باڵا لە ناو خۆی هەرێمی کوردستاندا بێکێشە و گیرۆگرفت نییە. مامۆستایان خوێندکاران باسییان کرد کۆی پرۆسەکە پێویستی بەڕێخستنەوە و دووبارە پێداچوونەوە و سەردانی مەیدانی زیاتری وەزارەتی خوێندنی باڵا هەیە بۆ ئەو زانکۆیانی کە باوەڕیان پێدەکات یان ئەو زانکۆیانی خستوریەتە ڕیزی بلاک لیستەوە. تا بەرنامێکی دیکە هەموو لایەکتان لە خۆشییا بن. خواتان لەگەڵ.